بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. لتفسير سورة آل عمران يجتنا آياتي سي تواوكري آتكي بيشوية لا تكي بيشو دا خواهي قورا بپیغمبری فرمو صلى الله عليه وسلم بيان بڵێ ئەگەر ئەوەی لە سینەتاندایە بیشارنەوەیە ئاشکرایکەن بێگومان خواهی گەورە هەر دەیزانێ و هەروەها هەموو ئەو شتانەش دەزانێت کە لە ئاسمانەکان و لە زەویدان و خواهی گەورە بەسەر هەموو شتێکدا زۆر دەسەڵاتدارە. ئاەتی سی دەفەرمێت یەومە تەجید كل نفس ما عملت. یەومە تەجید یعنی بیر بکەنەوە لە ڕۆژێک کە تەجید یعنی دەستی دەکەوێتەوە كل نفس هەموو کەسێک هەموو ڕوح لەبەرێک ما عملت پاداشتی ئەوەی کە کردوویەتی من خەیرین لە چاکە محضەڕەن بە ئامادەیی و بە حازری دێتە بندەستی و هەر چاکەیەک کردبێتی لەسەر چاکەکەی پاداشت وەردەگرێتەوە. وما عملت و ئەوەش کە ئەنجامی دابێ من سوئین لە خراپە بە هەمان شێوە پاداشتی خراپەکەی هەر بۆ ئامادەیە و لە بەردەستیدایە. بەڵام جیاوازیەکە لە چیدایە؟ ئەو کەسەی کە چاکەی کردووە خۆشحاڵە بە چاکەکانی، ڕازیە لە چاکەکانی، بەڵام ئەو کەسەی کە خراپەی کردوون خوا دەفەرمێت تەوەدو حەز دەکا ئاوا دەخوازێ پێی خۆشە لەو ئەنە بەینەها کە هەبایە لە نێوان تاوانەکانی و بەینەه لە نێوان ئەو کەسەدا ئەمەدەن بەعیدە مەسافە و ماوەیەکی زۆر دوور. حەزی دەکرد نێوانی لەگەڵ خراپەکانی نێوانێکی زۆر دووربایە، خراپەکانی بە شێوەیەک لێ دووربانە هەر نەیبینی بان یان هەر پاداشتی لەسەر وەرنەگرتبانەوە و خوای گەورە هەر پیشانی نەدابانەوە. ئەو جار خوا دەفەرمێ وەیحەذیڕکم الله، خوای گەورە ئێوە دەترسێنێ، ئێوە ئاگادار دەکاتەوە، بەڵام بەکێ دەتان ترسێنێت و لە کێ ئاگادارتان دەکاتەوە؟ نەفسەهو لە خۆی، بەڵام والله خوای گەورە ڕەئوفون زۆر بە سۆزە زۆر میهرەبانە بالعیباد لە بەرامبەر بەندەکانیدا. ئەو پەڕی سۆز و خۆشەویستی و میهرەبانی هەیە. یەک لە خۆشەویستیەکانی خوا بۆ ئێمە بۆ عەبدەکان ئەوەیە کە لە دنیادا کە دەسەڵاتمان هەیە توانامان هەیە خوای گەورە ڕێگاکانی چوونە بەهەشتی پێگوتوین وایە و هەروەها ڕێگاکانی چوونە جەهەنەمیشی پێگوتوین. پێمان دەڵێ ئەوە ڕێگای بەهەشتە و بیگرە بەرهانت دەدا کار ئاسانیت بۆ دەکات و ڕێگای جەهەنەمیشت لەسەر دادەخا و نایەوێ پێیدا بچی مەگەر بۆ خۆت دەبەن حەزت لێبێت و ویستت لەسەر بێ. هەمیشە خوای پەروەردگار چاکەی پێخۆشە بەوە دیارە کە چاکەت بۆ دەکا بە یەک بە 10 یەک بە 100 یەک بە 700، بەڵام لەبەرەوەی حەزی لە خراپە نییە ئەگەر خراپەت هەر کرد بەنیەت بە نمونە خراپەت بەسەر دڵی دابێ بۆت نانووسێ وایە ئەو کاتەش خراپەکەی دەکەی فەرمودەمان هەیە کە مەلایکەتەکە یەکسەر ناینووسێ چاوەڕە دەکا بەشکم تەوبە بکەی و پەشیمان ببیەوە. ئەگەر نووسراش ئەگەر بەدڵ تەوبەت کرد و ئیستیغفارت کرد گوناهەکەت هەرچیەک بێ خوای گەورە لە گوناهەکەت خۆش دەبێ. بۆیە خوای پەروەردگار ئەو پەڕی سۆز و میهرەبانی هەیە لە بەرامبەر بەندەکانیدا بە شتێک تاقیمان دەکاتەوە کە پرسیارەکان و جوابەکانیشی وازحە. پرسیارەکانی دیارە خوای گەورە جوابەکەشی پێگوتوین. ئیمتیحانێک پرسیارەکەی دیار بێت و جوابەکەی دیار بێ و ئینسان هەر لێشی دەرنەچێ بێگومان تەڵان شایستەی ئەوەیە کە لەومە بکرێت و سەرزەنش بکرێت. بۆیە خوا دەفەرمێ یەومە، ئەو یەومەیە لە زمانی عەرەبیدا مەفعول بهیە بۆ فعلێکی مەحذوف یعنی وەذکوڕ یەومە وەبیر خۆتی بێنەوە وەبیر قەومەکەت و شوێنکەوتوانتی بێنەوە ئەو ڕۆژەی کە تەجید و دەستی دەکەوێتەوە دەیدۆزێتەوە كل نفس هەموو کەسێک ما عملت پاداشتی ئەوەی کە کردوویەتی من خەیرین لە چاکە محضەڕەن بە ئامادەی و بە حازری. ئەوە سەبارەت بە چاکە. وما عملت و ئەوەشی کە ئەنجامی داوە من سوئین لە خراپە هەر دەیبینێتەوە پاداشتەکەی و سزاکەی هەر لەسەر وەردەگرێ ئەگەر تۆبەی نەکرد بێت و پەشیمان نەبێتەوە. بەڵام تەوەدو خۆزگە دەخوازێ خراپەکارەکە ئەوەی کە خراپەکانی پیشان دەدرێن
لو أن بينها وبينه كهبا لنواني تاوان خراپەکانی و لنواني أو كسدا أمدا بعيدا ماوو مسافەیەکی مەودایەکی زۆر دوور ئەو جار خوا دەفەرمێ ويحذركم دەتان ترسێنێت ئاگادارتان دەکاتەوە خوا بەخۆی والله رؤوف بالعباد خوای گەورە زۆر بەسۆزە زۆر میهرەبانە لە بەرامبەر بەندەکانیدا ئەو جار پێمان دەفەرمێت قل پێیان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم إن كنتم ئەگەر ئێوە تحبون الله خواتان خۆش دەبێت چی بکەی فاتبعوني بەدوای من کەون شوێن من کەون پێغەمبەر دەفەرمێ يحببكم الله خۆشی دەون خوا ئەو کات خوا ئێوەی خۆش دەوێت ئەوە یەک کە بەدوای پێغەمبەر کەوتی صلى الله عليه وسلم خۆشەویستی خوا بۆ تۆ مسۆگەر دەبێت ئەوە یەک پاشان ويغفر لكم ذنوبكم خۆشیش دەبێت لێتان لە هەموو گوناهاکانتان ئەو جار والله غفور رحیم خوای گەورە لێ خۆش بوو میهرەبانە نیشانەی خۆشەویستی خوا شوێنکەوتنی پێغەمبەرە صلى الله عليه وسلم ئەگەر بتەوێ بیسەلمێنی کە خوات خۆش دەبێت شوێن پێغەمبەر کەوی صلى الله عليه وسلم بتەوێ خۆشەویستی خوا بۆ خۆت مسۆگەرکەی دەبێت شوێن پێغەمبەر کەوی صلى الله عليه وسلم وەکو عولەما دەفەرمون ئەو کەسەی کە ئیدعای خۆشەویستی خوا دەکات بەڵام لەسەر ڕێبازی پێغەمبەر نییە صلى الله عليه وسلم و بە ڕێبازی پێغەمبەردا ناڕوە صلى الله عليه وسلم بێگومان لە بانگەشەکردنی بەوەی کە موسڵمانە و شوێنکەوتەی پێغەمبەرە و خوای خۆش دەوێت بە هیچ شێوەیەکی ڕاست ناکە شوێنکەوتەی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەبێت وەکو پێغەمبەر عقیدە و ئیمانی پاک بێ نوێژ و عیبادەتی ساخ و صاف بێ هەڵس و کەوت و ڕەوشتی وەکو پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم کە ئەوانە وەکو پێغەمبەر بوون صلى الله عليه وسلم ئەو جار خۆشەویستی خوات بۆ بڕیار دەدرێت کە خۆشەویستی خوات بۆ بڕیاردا ئەو جار خوای گەورە لە گوناهاکانیشت خۆش دەبێت وەکو ئیمامی شافعیش دەفەرمێت گرینگەوە نیە تۆ خوات خۆش بووێ چونکە ئێمە هیچمان لەدەست نایە بۆ خوای وایە گرینگەوەی کارێک کەی خوا ئەتۆی خۆش بووێ چونکە کە خوا ئەتۆی خۆشویست ئەو کات تووشی هیچ شتێک ناکات لە دنیادا کە لە زەرەرت بێ لە زەرەری قیامەتت بێ و لە قیامەتیش بە هیچ شێوەیەکی خوای گەورە خۆشەویستانی خۆی ناڕەحەت ناکات تووشی ئەشکەنجە و ئازار ناکە لەگەڵ ڕوحتر چونیان ئەوانەی کە ئەولیا و خۆشەویستی خوانە خوای گەورە دەیان حەسێنێتەوە ئیسراحەتیان پێ دەکات ئەگەر بتوێت ئەو خۆشەویستی بۆ خۆت مسۆگەرکەی بەچی مسۆگەر دەبێت بە شوێنکەوتنی پێغەمبەر صلى الله عليه وسلم قل پێیان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم چونکە هەرچی دروستکراو هەیە لی ترسی خوات خۆش دەوێت یا ڕقت لێتی بڕۆ لەوانەشی کە نوێژە ناکەن و ڕۆژووی ناگرن و ئیلتیزامیان نییە کەسیان جورئەت ناکا بڵێ ڕقم لە خوایە وازحە بەڵام کێ ڕاست دەکا لەوەی کە دەڵێ خوام خۆش دەوێت ئەوە یەک وە کێش لەو کەسانەیە کە خوا ئەوی خۆش دەوێت چونکە ئەوە گرنگێتەوە خوات خۆش دەوێت وەکو گوتم گرنگەوەیە خوا ئەتۆی خۆش بووێ کە خوا ئەتۆی خۆشویست ئەو جار خوا لە گوناهات خۆش دەبێت و قابلی بەهەشت و چوونە بەهەشت دەبێت قل پێیان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم إن كنتم ئەگەر ئێوە تحبون الله خواتان خۆش دەوێت ڕاست دەکەن لەوەی کە دەڵێن خوامان خۆش دەوێت فاتبعوني بەدوای ڕێگا و ڕێبازی من کەون لە هەموو شتێکدا طبعا تەنها لە شتی بچووکدانا لە شتی گەورە و مەبدە و بنەما سەرەکیەکان یەکەم جار ئەو جار عیبادەت و خواپەرستی ئەو جار ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو جار لە شتە بچووکەکانیشدا هەتا ئینسان پێی بکرێت لە شوێن پێی پێغەمبەر بڕوات و هەنگاو بەدوای پێغەمبەرەوە بنێ صلى الله عليه وسلم بێگومان لە خوا نزیکتر دەبێتەوە خۆشەویستی خوای بۆ زیاتر دەبێت وێ دەفەرمێ بەدوای من کەون ئەو جار يحببكم الله خوا ئێوەی خۆش دەوێت ويغفر لكم ذنوبكم وخۆشش دەبێت لە گوناهاکانتان والله غفور رحیم خوای گەورە لێ خۆش بوو میهرەبانە نیشانەیەکی دیکەی طبعا خۆشەویستی خوا بۆ عەبدەکانی وەکو لەو فەرمودەی پێغەمبەردا صلى الله عليه وسلم هاتووە کە ئیمامی مسلم ڕوايەتی کردووە دەفەرمێت إن الله إذا أحب عبدا دعا جبريل فقال کاتێک کە خوا بەندەیەکی خۆی خۆشویست ئەنی چۆن بزانین خوا خۆشی دەوێن نیشانەیەک لە نیشانەکانی خۆشەویستی خوا بۆ خۆت بریتە لەو پێوەرە لەو یاسایەکە دەفەرمێت ئەگەر خوا عەبدێکی خۆی خۆشویست خوای گەورە بانگی جیبریل دەکات دەڵێ فڵانی کوڕی فڵانم خۆش دەوێت ئەی جیبریل ئەتۆش خۆشت بووێ ئەو جار جیبریلیش خۆشی دەوێت
کە جیبریل خۆشی ویست بە ئاسمانەکاندا بانگ دەکا دەڵێ خوای گەورە فڵانی کوڕی فڵانی خۆش دەوێت ئێوەش ئەی ئەوانەی کە لە ئاسمانەکاندان کە مەلایکەتەکانن فڵانی کوڕی فڵانتان خۆش بوێ ئەو کات هەموو مەلایکەتەکانیش خۆشیان دەوێ و پاشان فەرمودەکە دەفەرمێ خوای گەورە جێگای ئەو کەسە لە دڵی ئیماندارانیشدا دەکاتەوە وای لێدێ خەڵکی سەرزەویش ئیماندارەکان کەسە خواناسەکان کەسە چاکەکانیش خۆشیان دەوێت بۆیە هەر کاتێک هەستت کرد خەڵکی چاک خەڵکی باش خەڵکی موسڵمان خەڵکی دیندار لێت ڕازین خۆشیان دەوێت محبەتی بۆت هەیە بزانە خوای گەورەش ئەتۆی خۆش دەوێت بە ئەندازەی ئەوەی کە خوا ئەتۆی خۆش دەوێت خوای گەورە ئەوەندە جێگات بۆ دەکاتەوە لەناو دڵی خەڵکیدا بەعەکسیشەوە دەفەرمێت ئەگەر خوای گەورە ڕقی لە کەسێک بوو جیبریل بانگ دەکات دەڵێ ڕقم لە فڵان کەسە تۆش ڕقت لێ بێتەوە جیبریل ڕقی لێ دەبێتەوە ئەو جار بانگ دەکات لە ئاسمانەکان دەڵێ خوای گەورە ڕقی لە فڵانە کەسە مەلایکەتەکان ئێوەش ڕقتان لێبێ ئەو جار لەناو خەڵکیشدا خوای گەورە لە دڵی خەڵکی سەر زەویشدا ئەو کەسە دەکاتە کەسێک کە جێگای نەبێتەوە خەڵک ڕقی لێ بێتەوە ئەو جار خەڵکی سەرزەویش ڕقی لێ دەبێتەوە وێ ئەگەر ئینسان هەستی کرد خەڵک ڕقی لێتە خەڵکی چاک تەوەنها خەڵکی باش ڕقی لێتە چارەیان ناوێت لەگەڵت ناگونجێن یا لەگەڵ کەس ناگونجەی ئینسان دەبێت بەخۆی دابچێتەوە بەڕاستی مراجعەی خۆی کاتەوە چونکە ئەو کەسەی لەگەڵ خوای بینی خۆشە ئەو کەسەی کە خوای خۆش دەوێت یان ئەو کەسێک کە خوا خۆشی دەوێت پێگومان دەبێت عەبدەکانی خواشی خۆش بوێ و عەبدەکانی خوش ئەتۆیان خۆش بوێ وایە بێگومان ئینسان ئەگەر خەڵکی خۆشویست چاکەی بۆ خەڵکی دەوێت و چاکەی لەگەڵ خەڵکی دەکا ئەگەر خەڵکت خۆشویست و چاکەت بۆ خەڵکی ویست و چاکەت لەگەڵ خەڵکی کرد بێگومان ئەو کاتە خەڵکی ئەتۆی خۆش دەوێت کەواتە محبەت و خۆشەویستی ئینسانەکان لە بینی خۆیاندا ئینسانە چاکەکان ئینسانە دیندارەکان لەنا کەسی دیندار نابێت چاوەڕێی ئەوەی بکە هەموو خەڵک لێی ڕازی بێ خەڵکی تاوانبار و خراپەکاریش هەر مەدحی بکات و هەر لە کردەوە باشەکانت ڕازی بێ بەڵام خەڵکی خواناس و دیندار ئەگەر لێت ڕازی بوو خۆشیان ویستی نیشانەیەکە لە نیشانەکانی ئەوەی کە تۆ لای خوش کەسێکی مەقبولی و لای مەلایکەتەکانیش کەسێکی مەقبولی و فریشتە و مەلایکەتەکانیش خۆشیان دەوێت ئاەتی دواتر دەفەرمێ قل ئەطیعوا الله پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم گوێڕایاڵی خوا بکەن والرسول وهروها گوێڕایاڵی ئەو پێغەمبەرش بکەن صلی الله عليه وسلم بە قسەی خوا وهروها بە قسەی پێغەمبەرش بکەن صلی الله عليه وسلم گوێڕایاڵی کردنی خوا و گوێڕایاڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو یەک هیچ فەرقی نییە طبعا ئەو شتانێک کە لە قورئاندا هاتوون لەگەڵ ئەوەی کە لە فەرمودەی پێغەمبەردا هاتوون صلی الله عليه وسلم ئەو قسانەی خوا ڕاستەوخۆ دەیان کات ئەو ئەمرانەی ڕاستەوخۆ خوا دەیان کات پێمان و ئەو فەرمانانەی کە لە ڕێی پێغەمبەرەوە پێمان دەکرێن صلی الله عليه وسلم هەردووکیان وەکو یەک واجبن فإن تولوا ئەگەر پشتیان تێکردی ئەگەر ئامادە نەبوون گوێڕایاڵی بکەن فإن الله بێگومان بەخوا لا يحب الكافرين خۆشی ناون ئەو کەسانی کە بێ باوەڕن بێگومان ئەوەی کە بە مطلقی بە قسەی خوانەکە و ئامادە نەبێ ملکەتی ئەمری پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم گومانی تێدا نییە کە کافرە قل ئەطیعوا الله پێیان بڵێ گوێڕایاڵی فەرمانی خوا بکەن والرسول و گوێڕایاڵی فەرمانی ئەو پێغەمبەرش بکەن صلی الله عليه وسلم فإن تولوا ئەگەر پشتیان هەڵکرد و ئامادە نەبوون گوێڕایاڵی بکەن پێیان ڕاگەیەنە کە فإن الله بێگومان بن خوا لا يحب الكافرين ئەو کەسانەی خۆش ناوێت کە بێ باوەڕن ئەو جار خوای گەورە دێتە سەر باسی ئالی عیمران ئەوەی کە سوورەتەکەی بەناو نراوە دەفەرمێ إن الله اصطفى آدم بێگومان خوای گەورە کاتی خۆی هەڵی بژارد ئادەم تابوو بێتە بابە گەورەمان و هەروەها ببێتە پێغەمبەر و نێردراوی خوش و هەروەها نوحیشی هەڵبژارد کردی بە پێغەمبەر و نێردراوی خۆی و آل ئیبراهیم و طبعا کەسە نزیکەکانی ئیبراهیمیشی بەشێک هەڵبژاردن کردنی بە نوێنەر و نێردراوی خۆی و آل عیمرانە و هەروەها ئالی عیمرانیشی یعنی لە ماڵەی عیمران طبعا ئەوەی کە بابی مەڕیەمەیە نەگەوەی بابی موسایە موسا پێغەمبەریش بابەکەی هەر ناوی عیمرانە موسای کوڕی عیمران و مەڕیەمەی کچی عیمران کە زۆر جار خەڵک لی تێک دەچێت پێی وایە یەک کەسن بەڵام نا دوو کەسی جیاوازن ئەوەی کە لێرە باز دەکا بابی موسای نییە بابی
مەریەمەیە و ئالی عیمرانە ئالی عیمرانیشی لە ماڵەی عیمرانیشی هەڵبژاردن على العالمین بەسەر هەموو خەڵکی سەردەمی خۆیان. إن الله اصطفى بێگومان خوای گەورە هەڵی بژاردوون کردوونی بە نوێنەر و نێردراوی خۆی کێ ئادەم سەلامی خوای لێبێ، نوح، ئالی ئیبراهیم، ئیبراهیم و کەسەکانی ئیبراهیم، کوڕەکانی بە تایبەتی تەبان ئیسماعیل و ئیسحاق و یعقوب و دواتر بەشێکی دیکە لە نەوە و وەچەکانی و ئالی عیمرانە و هەروەها بنەماڵەی عیمرانیش على العالمین بەسەر هەموو خەڵکی سەردەمی خۆیان. جا خوا دەفەرمێت ذورریەتەن ئەوانە کۆمەڵێک وەچە و نەوە بوون بعضها من بعض هێندێکیان لە هێندێکیان بوون. جا بۆچی هەر ئەوەندانەی هێناون؟ دەفەرمون هەموو پێغەمبەران دەگەڕێنەوە بۆ ئەوانە. طبعا ئادەم بابە گەورەی هەموو بەشەریەتە نەکەری پێغەمبەران وایە. دواتر نوح جارێکی دیکە پێی دەگوترێت بابە گەورەی دووهەمی مرۆڤایەتی و هەروەها زۆرێکی دیکە لە پێغەمبەران بە پێغەمبەری خۆشمانەوە دەستنەوە سەر ئیبراهیم پێغەمبەر، بەشێکی دیکەشیان دەستنەوە سەر بنەماڵەی عیمرانی لە ڕووی نەسەب و ڕەچاڵەکەوە بۆی خوای گەورە هەر بە نمونە ئەوەندانەی باس کردوون. جا دەفەرمێت ذورریەتەن ئەوانە کۆمەڵێک نەوە و وەچە و کەس بوون بعضها من بعض هێندێکیان لە هێندێکیان پەیدا بوون هێندێکیان لە هێندێکیان بوون. ئەوجا دەفەرمێ والله سەمیع علیم خوای گەورە سەمیعە بیسەرە هەرچی بیڵێن دەیبیستێ و هەروەها علیم ئاگاداری نیەتی دڵەکانشتانە. ئەو جار یەک لە بەسەرهاتەکان دەفەرمێ ئیذ قالت امرأة بیر بکەنەوە کاتێک کە گوتی امرأة عیمرانە خێزانی عیمران، عیمران باوکی مەریەمەی، بەڵام لێرە ناڵێ بابی دایکی خێزانی عیمران کە دەکاتە دایکی مەریەمەی. ئیذ قالت امرأة کاتێک گوتی خێزانی عیمران ربی ئەی خوای خۆم ئینی بێگومان من دیارە عیمران لەو کاتەیدا نەماوە خێزانەکەشی حەملی هەیە تەمان ئەوەی لەسکیدایە مەریەمەیە بەڵام ئەو نازانێ کوڕە یا کچە نازانێ وەک دەڵێ ئەوەی لەدایک دەبێ چێیە بەڵام دەزانێ حەملی هەیە و منداڵێک لەدایک دەبێ پێش ئەوەی لەدایک بێ دوعا دەکات دەفەرمێ ڕەبی دوعایەک دەکا و نەزرێک دەکا ئەی خوای خۆم ئینی نەذەرت بێگومان من لە خۆم گرتووە نەزرم کردووە لەسەر خۆم. دەزانن نەزر تەوان بریتە لەوەی کە شتێک لەسەر خۆت واجب بکەی کە لە ئەسڵدا لەسرت واجب نییە. ئینی نەذەرت بێگومان من لە خۆم گرت لەسەر خۆم واجب کرد لەکە بۆ تۆ لە پێناوی تۆ مافی بەڵتنی ئەوەی کە لە ناوسکمدایە. بۆچی لە خۆم گرتووە و بیکەمەچی محەڕەڕم تایبەتی کەم بە خزمەتکردنی ماڵەکەی تۆ بیکەمە عەبد و بەندەیەکی تۆ تەنها خزمەتی ماڵەکەی تۆ بکە. فتقبل وەریگرە ئەی خوایە تۆش ئەو نەزرە منی لە من. دوعا ئەوجار داوای قبول بوون چونکە دوعاەکە چەندە گرینگە ها ئینسان چەندە مەشغوڵە بە دوعاکردنێ عادەتەن هەمیشەش دەبێت دوعا بکە کە خوا ئەوەی دەیڵێ لێت قبولکە ها لە فاتحاشدا کە دوعا دەکەین اهدنا الصراط المستقیم لە کۆتاییەکەیدا هەمیشە سنەتە بڵێ ئامین یعنی خوایە ئەوەی گوتومە لێم قبولکە ئینەکە بێگومان تۆ ئەی خوایە ئەنتە بەتەنها تۆ ئەسسەمیع هەموو شتێک دەبیستی العەلیم و ئاگاداری هەموو شتێکیشی ئاگاداری نیەتی دڵیشمی بەچ نیەتێک ئەو نەزرە دەکەم و بۆچی ئەو نەزرە دەکەم. ئیذ قالت امرأة کاتێک گوتی خێزانی عیمران ربی ئەی خوای خۆم ئینی بێگومان من نەذەرت لە خۆم گرت واجبم کرد لەسەر خۆم لەکە بەڵام بۆ تۆ لە پێناوی تۆدا مافی بەڵتنی ئەوەی کە لە ناوسکمدایە محەڕەڕەن تا تایبەتی کەم بەچی بە خزمەتکاری ماڵەکەی تۆ و هەروەها تایبەتی کەم بە عەبدایەتیکردن و بەندایەتیکردن بۆ تۆ هیچی دیکەی پێ نەکەم جگە لە بەندایەتی تۆ. فتقبل منی قبول کە خوایە لێم ئینەکە ئەنتە بێگومان هەر تۆ بیسەر و زانای. فلما وضعتها کاتێک کەسکەکەی دانا طبعا ئەو کاتە ئەوەی نەزر دەکرا بە خزمەتکاری مزگەوت و پەرزگا و ئەوەی دەبوا لە پەرزگا و لە مزگەوت بمێنێتەوە و خزمەتی مزگەوت و عەبدەکان کاکە دێنە مزگەوت دەبوایە چی بێ؟ دەبوایە نێر بێ دەبوایە کوڕ بێ. ئەوانەی بە کەڵکی نەزر دەهاتن بۆ ئەو بابەتەی تەنها کوڕ بوون. بۆیە فەلەمما وەضعتها کاتێک کە سکەکەی دانا طبعا بینی
ئەوەی کە لەدایک بووە نێر نییە خەفەتی خوات کە نەزرەکەی پێ جێبەجێ ناکرێ بۆیە قالت گوتی ڕەبی ئەی خوای خۆم دەزانێ خوا دەزانێ بەڵام شەکوای حاڵی خۆی دەکا یعنی عوزر دێنێتەوە بۆ ئەوەی کە عوزرەکەی کە نەزرەکەی پێ جێبەجێ نابێ ڕەبی ئەی خوایە ئینی وەضعتها بێگومان من دامناوە ئەوەی دامناوە ئونثامەیە خۆ والله ئەعلەم خوا چاکتر دەزانێت بیما وەضعت بەوەی کە چی داناوە و چی لە ناوسکیدا بووە واضحە بۆیە جا ئەو ئاەتە وەلەیسە الذەکەڕ کەلئونثا ئەو وەلەیسە الذەکەڕ کەلئونثا هەندێک دەفەرمون قسەی خوایە هەندێک دەڵێن قسەکە قسەی تەوان دایکی مەڕیەمەیە ئەگەر قسەی خوای بێ چۆن تەفسیر دەکرێت ئاوا وەلەیسە الذەکەڕ کەلئونثا ئەو نێرەی کە تۆ داوات دەکرد وەکو ئەو مێ باش نییە کە ئێمە پێمان داوی یعنی تۆ بەڵێ داوای ئەوەیت کردووە خوا نێرێکت داتێ بۆی بیکەیە خزمەتکاری ماڵی خوا بەڵام ئێمە مێینەیەکمان داییێ کە لەو نێرینەیە زۆر چاکترە کە تۆ داوات دەکرد فعلەن مەڕیەمە بۆ خۆی ڕاستەوخۆ نەبووە پێغەمبەر بەڵام خوای گەورە لە مەڕیەمە و عیسای هێنایە دنیا کە بوو بە گەورەترین موعجیزەی سەر زەوی ئەو کات وایە وەبوو بە گەورەترین پێغەمبەریش و ئێستاشی لەگەڵدا بێت زۆرترین شوێنکەوتەی هەیە عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ وێ زۆر جار ئاگامە لێی بێ کە دوعایەک دەکەی ڕاستەوخۆ خوا مەرزنێ دوعاکەت قبوڵکە وایە بە شێوازێکی دیکەی زۆر چاکتر لەوەی کە خۆت دەوێت خوای گەورە دوعاکەت لێ قبوڵ دەکا وەکو ئەوەی دایکی مەڕیەمەی ئەدی ئەگەر قسەکە قسەی مەڕیەمەی بێ چۆن تەفسیر دەکرێت هەر دەڵێ وەلەیسە الذەکەڕ کەلئونثا ئەی خوایە نێرینە وەکو مێینە نییە ئەوەی یعنی ئەوەی بە نێرینەی دەکرێت بۆ خزمەتکردنی ماڵەکەی تۆ بۆ ئەوەی بیکەمە خزمەتکاری معبەد و پەرزگا وەک مێینە ئیشی پێ ناکرێت بەڵام قسەی خوای بێت تەمان ڕاسترە و تەفسیرەکان زۆرتر لەگەڵ ئەوەیدان وئینی سەمەیتوها اینجا دەڵێ بێگومان من ناوم ناچی مەڕیەم یعنی چی تەوان عەرەبی نییە مەڕیەم بۆ خۆی کەلیمەیەکی عیبرانیە یعنی عابدە یعنی خواپەرست یعنی خزمەتکاری خوا یا ماڵی خوا کە ئەو کاتە تەوان ئەو ناوە یەکێک بوو لە ناوە زۆر باوەکان وئینی ئوعیدها بێگومان من پەنای دەدەم دەیپارێزم بیکە بە تۆ وەذورریەتەها نەوە و وەچەکانی ئەو مەڕیەمەیەش لە چی من الشەیطان الرەجیم لە شەیطانی نەفرین لێکراو دەیان پەنای دەدەم دەیخەمە پەنای تۆ داوات دە تۆ دەکەم کە خۆشی نەوە وەچەکانیشی شەیطان زەفەریان پێ نەبا شەیطان فێڵی پێ لێ نەکرێن شەیطان نەیان خەڵەتێنێ کە بەبێ گومانی ئەوە نیشانەی دایکی ساڵحە و دایکی باشە تەنها خەمی دنیای منداڵەکەی نییە ناڵێ خوایە داوات لێ دەکەم گەورەی کە سەلامەتی کە ساغی کە فەرمی خوایە داوات لێ دەکەم شەیطان زەفەری پێ نەبا نەوە وەچەشی ئەگەر پەیدا بوون شەیطان فێڵیان لێ نەکات و شەیطان نەیان خەڵەتێنێت چونکە بابی ساڵح و دایکی ساڵح ئەوەیە کە لە خزمەتی قیامەتی منداڵەکەی دابێت نەک لە خزمەتی دنیای بەتەنێ فەلەمما وەضعتها سەیریکەنەوە کاتێک دایکی مەڕیەمە خێزانی عیمران سکەکەی دانا کە سکەکەی چێ بوو مەڕیەمە بوو قالت گوتی ڕەبی ئەی خوای خۆم ئینی وەضعتها بێگومان من دامناوە ئونثا مێینە خۆ والله ئەعلەم خوا چاکتر دەزانێ بیما وەضعت بەوەی کە چی داناوە پێویست ناکەوا بڵێ واژ نەڵێ خوا هەر دەزانێ خوا خۆی مێینەی پێداوە خۆی بڕیاری وا بۆ مێینەی پێ بدا وەلەیسە الذەکەڕ کەلئونثا اینجا پێی دەڵێ نێرینە کە تۆ داوات دەکرد کە تۆ حەزت لێ بوو کە تۆ پێت خۆش بوو کەلئونثا وەک ئەو مێینە نییە کە ئێستا ئێمە پێمان داوی ئەوە تەفسیرەکەی چاکترە وئینی سەمەیتوها بێگومان من ناوم لەو منداڵەنا ئەوە قسەی خێزانی عیمرانە دایکی مەڕیەمەیە مەڕیەم وئینی ئوعیدها بێگومان من پەنای دەدەم ئەو کسەی ئەو منداڵەی خۆم بیکە بە پشتیوانی و یارمەتی تۆ وەذورریەتەها نەوە وەچەکانیشی من الشەیطان الرەجیم لە شەیطانی نەفرین لێکراو فتەقەبەلەها وەریگرت خوای گەورە ئەو دوعانە ئەو پاڕانەوە ڕەبوها پەروەردیگاری بقبول حەسەن بە وەرگرتنێکی بە قبوڵکردنێکی زۆر جوان زۆر باش وەک خۆی فتەقەبەلەها وەریگرت خوا لە خێزانی عیمران ڕەبوها پەروەردیگاری بقبولین بە قبوڵبوونێکی حەسەن زۆر چاک و زۆر جوان یعنی خوای گەورە وعدیدا بەڵێنیدا کە نەهێڵێ شەیطان نزیکی مەڕیەمە بکەوێتەوە
و نزیکی نەوە وەچەکانیشی بکەوێتەوە کە بەبێ گومانی طبعاً مەڕیەمە بەداوێن پاکی مایەوە و طبعاً بەبێ مێردیش خوای گەورە منداڵی پێدا و هەروە عیسا پێغەمبەریش سەلامی خوای لەسەر بێت طبعاً معلومە خوای گەورە بە پاکی بردوویەتەوە لای خۆی و بەرزی کردوێتەوە بۆ ئاسمانەکان بۆی خۆشی پارێزراو بووە و ئەوەشی کەلەی پەیدا بووە هەر پارێزراو بووە بۆ دەفەرمێ فتەقەبەلەها رەبوها قبوڵی کرد لە خێزانی عیمران پەروەردیگاری دوعاکە بقبول حەسەن بە قبوڵکردن و وەرگرتنێکی زۆر جوان ئەوجار و ئەنبەتەها گەورەشی کرد گەشەی بە مەڕیەمەی کرد بە نەباتەن بە گەشەکردن و گەورەکردنێکی حەسەنە زۆر جوان خۆی و ئەنبەتەها نەباتە ئەوە ئەنبەت و نەبات لە ئەسڵدا بۆ گژوگیای بەکاردێ بەڵام خۆی گەورە چۆن گژوگیای گەشە پێ دەکات و گەورەی دەکات بە هەمان شێوە و ئەنبەتەها یعنی مەڕیەمەی گەورە کرد پەروەردە کرد خۆی گەورە نەباتەن بە پەروەردەکردن و گەورەکردنێکی حەسەنە زۆر جوان ئەوجار وەکەفەلەها لە خۆشی گرت زەکەریا کە دەڵێن مێردی پووری بووە طبعاً کاتێک کە مەڕیەمە لە دایک دەبێ بابی نەماوە خزم و کەسەکانی منافەسەیانە تاخوا مەڕیەمە بچێتە کام لای کامیان و چێ سەرپەرشتی بکە قورعی دەکەن طبعاً قورعەکە بۆ زەکەریای دەردەچێ بۆیە دەفەرمێ وەکەفەلەها یعنی بەرپرسیارەتی گرتە ئەستۆی خۆی بەخێوی کرد گەورەی کرد زەکەریا بەڵام كلما هەر کاتێک دەخەلە عەلەیها دەچوویە ژوورێ بۆ لای مەڕیەمە بەسەر مەڕیەمەدا زەکەریا بۆ کوێ دەچوو ئەلمیحرابە بۆ پەرزگاکە بۆ معبەدەکە بۆ شوێنی عیبادەت و خواپەرستیەکەی وەجەدە دەیبینی دەیدۆزیەوە عیندەها لەکن مەڕیەمەی ڕزقە خواردنی ناتەبیعی خواردنی ناوەختی کە مفەسرین دەفەرمون لە زستاناندا جۆرە میوەیەکی لەکن بوو کەی هاوینانە لەو وڵاتەش نییە هاوینان کە دەچوەکنی میوەی زستانانەی لەکن بوو لەو دەوروبەرەش ئەو میوەیە نەبوو و هێندێک لە تەفسیرەکان دەفەرمون مەڕیەمە کە لە ماڵەکەی داماوەتەوە بەتەنێ زەکەریا هەموو جار دەرگای لەسەر داخستووە دەرگای لەسەر قفڵ دا بۆی کەس زەرەری پێ نەگەێنێت و کەس دەستی پێی نەگا بە دەرگا داخراوی دەچێتە ژوورێ مەڕیەمە خواردنی لەکنا ئەو خواردنە کە لە کاتی خۆشیدانیە و ئینجا هیچ جێگا و شوێنێکیش نەبووە کەسێک ئەگەر هەش بێ کەسێک لی بچێتە ژوورێ و خواردنەکەی بۆ بە وێ دەڵێ قالە یا مەڕیەم و زەکەریا دەفەرمێ ئەی مەڕیەم ئەننا لەکی هذا ئەوە لەکوێ بوو طبعاً بێگومانەوە پرسیارێکە هەموو کەسێک هەموو بەرپرسێک مەفروزە ها لە ژێردەستەکانی بکە بەرپرسی گەورە ئەگەر ئەوانەی لە دەورینی ئەوانەی لە خوارخۆینی ئەگەر بینینی داهات و سامان و وەک دەڵێ دەوڵەمەند بوونیان ناتەبیعیە شتێکیان دەست دەکەوێت بە جۆرێک دەوڵەمەند دەبن لە قەدەر توانای ئەوان نییە لە قەر داهاتی ئەوان نییە مەفروزە پرسیارکە ئەننا لەکی هذا بە تایبەتی لە ماڵێدا طبعاً باب و ئەوانەی کە گەورن داک لە منداڵەکانی کە دەبینێ شتێکی پێیە وەک دەڵێ قیمەتەکەی زیاترە لەوەی کە ئەو پێیداوە حتمەن دەبێت بپرسێت لەکوێت هێناوە وازحە چونکە یاسای ئەننا لەکی هذا یا ئەننا لەکە هذا لەکوێت بوو یاسایەکی زۆر وردە زەکەریا خۆ گومانی لە مەڕیەمەی نەبووە و زانیویشێتی ئەوە موعجیزەیەکە بەڵام نەیزانیوە شێوازی هاتنەکەی چۆنە بەڵام دیسان لێپرسینەوە ها دەڵێن کەسێک ئەگەر هێلکەیەکی دچی بنمون ئەگەر لێپرسینەوە لەگەڵ نەکرد دواتر دەبێتە مریشک و دواتر وردە گەورە دەبێت بۆیە ضرورە ها ئەوانەی لە خوارن لەلایەن ئەوانەی کە لە سەرێنەوە هەمیشە لێپرسینەوەیان لەگەڵدا بکرێت ئەننا لەکی هذا ئەوە لەکوێ بوو قالت وتی هەوە من عندی لە ئەوە لەکن خواوەیە لەلایەن خواوە بۆم هاتووە بێگومان طبعاً زەکەریاش دڵنیا بوو کە ئەوە ئیشی خوا بە بێ خوا جگە لە خوا ئەوە بە هیچ کەسێکی دیکە ناکرێت وایە إن الله بێگومان خوا يرزق ڕۆزی دەدا من يشاء بەوەی کە بیەوێ بغەیری حیساب بەبێ ئەو بەبێ ژمارە ها گوتمانەگەر بۆ دنیاە بێ ینی بەبێ ئەوەی کەسەکە حسابی بۆ کرد بێ بەبێ ئەوەی کەسەکە بیری لێ کرد بێتەوە ئەگەر مەبەستیش بەهشتێ بێ بۆ بەهشتێ بەکار هات بغەیری حساب یعنی بەبێ ژمار هاتنە بۆ دنیا ناکرد بڵێن بەبێ ژمار ئەو ڕزقە ئەو باسی دنیاە باسی بەهشتێ نییە إن الله يرزق من يشاء بێگومان خوای گەورە ڕۆزی دەدا
بهر كسك كبيوي بغير حساب ببي أوي كسكا حسابشي بو رزقكي كربي يا بيريشي لرزقكي كربيتو أجر خواي جورا ويستي بود بينه ببي وي فيه ماندوب بي ببي وي هولي بو بدي خواي جورا بود دينه مريم نه فيه ماندوب بو نبدواي كوت بو خواي جورش بوي هنا بو دنا مبزواني هندي بو هاتوني تواني بجميره ها لواني سنوردار بو بشي خوي بوي هات به طبعا بغير حساب يعني ببي ماندوبون وببي زحمه سيري آتكي كنوا فتقبلها ربها ورقرت ربها فروردقاري دايكي يعني خزان عمران دايكي مريم دعاكي تارانوكي بقبول حسن بقبول بونيشي زور جوان وأنبتها وهروها مريمي قورة كردو قشة بيكر بنباتا حسنا بقورة كردنو قشة كردني في جوان وكفلها لخوي قرت برسياريتي بخيو كردني مريم زكريا كلما دخل عليها هركاتك يعني دتشو يلاي مريم زكريا بو محراب برزقاكا وجد عندها رزقا ديبيني لكن مريم كومل رزق خواردن وخوراكيا قال يا مريم قلتي أي مريم أنى لك هذا أود لشو يبو أود لشو هنا وأنا تونتوني دسكوتون قالت أيش فرموي هو أويك تو ديبيني أويك بو من هاتوا من عند الله لا ينخوا بو هاتوا طبعا كوتي لا ينخوا بو هاتوا وخوا بو ناردوم زكرياش قناعتي كر دعاكي درسي دهات ولا فركي دي كدا دردك إن الله بيقمان خوا يرزق روزي دا من يشاء بهر كسك كبير بغير حساب ببي أوي كسك حسابي بو كربيتو بوي ماندو بيتو حولي بو دابه صلى الله على سيدنا محمد وعلى آله